زیندانیان دەرگای دەنگدانیشیان بەسەردا داخراوە. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی بڕیاری داوە لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەنگدانی مەرجدار کە بەندینخانە و نەخۆشخانەکان دەگرێتەوە بەڕێوە نەچێت. بە گوێرەی یاسای هەڵبژاردن و بنەماکانی مافی مرۆڤ ئەو زیندانیانەی حکمی سزاکەیان لە 5 ساڵ زیاتر نییە دەتوانن دەنگ بدەن. بەڕێوەبەرایەتیەکانی چاکسازیش ئامادەن بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە. نەک ئەمڕۆ چەند ڕۆژ بەر لە ئێستا خۆمان بۆ ئامادە کردووە لەگەر دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردن کەوا بڕیار لەسەردرا سینۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتن. ئێمەش لەگەر ئەو کات خۆمان بۆ ئامادە کردیە و ئێستاش ئامادەین. ئێستاش توانە مەجالمایە کەوا کۆمیسیۆن بێتن ئەو پرۆسەیە لە ناو بەندیخانە و چاکسازی گەوران ئەنجام بدە. بە گوێرەی ئاماری بەڕێوەبەرایەتیەکانی چاکسازی لە سەرتاسەری هەرێمی کوردستان نزیکەی 2500 زیندانی لە هەردوو ڕەگەز مافی دەنگدانیان هەیە. کۆمسیۆن هۆکاری بەڕێوەنەچوونی دەنگدانی مەرجدار بۆ ئەو دەگەڕێنێتەوە کە لە کاتی دیاریکراو لەلایەن وەزارەتەکانی تەندروستی و ناوخۆوە لیستی ئەو ناوانەیان بەدەست نەگەیشتووە کە لە بەندینخانە و نەخۆشخانەکان مافی دەنگدانی مەرجدار دەیانگرێتەوە. بۆ ئەم جاری هەڵبژاردننی 2010 داوامان کرد لە بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی کە ناوی سەرجەمە بەڕێزانەی کە لە کارمەندی نەخۆشخانەکان لە وەزارەتی تەندروستی ئەوانەی کە وەک فەرمانبەر کار دەکەن و هەروەها لیستی ناوی ئەو بەڕێزانەی تریش لە وەزارەتی ناوخۆ کە لە بەندیخانەکان بەداخەوە لە کاتی خۆیدا ئەو لەستەمان پێ نەگەیشت و ئێمە ناچار بووین لەبەرەوەی کە لە کاتی یاسای خۆیدا کە پێمان گوتن ئەگەر لەو بڕوارە نەگات ئێمە ناتوانین داخلیان کەین. بە گوێرەی زانیاریەکانی ڕوودا و بەڕێوەنەچوونی دەنگدانی مەرجدار بۆ ئەوە دەگەڕێتەوە کە چەند لایەنێکی ناڕازی لە ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ترسی ئەنجامدانی ساختەکاری داوایان کردووە لە هەڵبژاردننی 30 ئەیلول دەنگدانی مەرجدار بەڕێوە نەچێت. ئەو کەسانەی کە دەیانێت بەشداری هەڵبژاردن بکەن و دەیانێت دەنگ بدەن دەبێت ڕۆژی دەنگدان کە 30 ئەیلولە خۆیان بە دوور بگرن لە ڕوودا و هەوڵ بدەن تووشی نەخۆشیێک نەبن کە پزیشک لە نەخۆشخانەکان بیان خەوێنێت چونکە ئەو کات ناتوانن دەنگ بدەن. لەبەر ئەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی بڕیاری داوە دەنگدانی مەرجدار لە نەخۆشخانەکانیش بەڕێوە نەچێت. بە مۆکارەش هەزاران کەس لە مافی دەنگدان بێبەش دەبن. ئەڕەنجە جەمال ڕوودا و هەولێر.